لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حال لوانەی 305 لەوانەکانی تەفسیر قورئان پیرۆز بێم و خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وآتوا اليتامى أموالهم ولا تتبدلوا الخبيث بالطيب ولا تأكلوا أموالهم إلى أموالكم إنه كان حوبا كبيرا. بەڵێ خۆشەویستان ئەوجا لێرەوە دێتە سەر باسکردنی چەندین ئەحکام. یەکێک لەو حکمان ئەوەیە وآتوا اليتامى أموالهم. دیارە یەتیم کاتێکەوە دایک و کاتێکەوە بابی دەمری پێدەگوترێ یەتیم واتە یەتامە جەمعی یەتیمە. یەتیم ئەو کەسەیەکەوە بابی مردێوجە کوڕیان کچە هێشتا نەگەیشتە حاڵەتی احتلام لە بەرەوەی لە حەدیث صحیحدا پێغەمبەر فەرمی لا يتمى بعد الاحتلام واتە کەسێکەوە احتلام بینی ئەوە یەتیم حساب نییە، بەڵام یەتیم ئەو کەسێکەوە هێشتا بالغ نەبووە. ئیتر ئەو کەسانێکەوە بابیان دەمری عادەتەن کەسێک سەرپەرشتی لەسەر ماڵەکەیان دەکاتن، عادەتەن کەسێک سەرپەرشتی لەسەر ماڵەکەیان دەکات کو تەعامل لەگەڵ ماڵی ئەو یەتیمانە بکە. وآتوا اليتامى أموالهم. ماڵەکانیان بدەنێ، ماڵی یەتیمەکان ئەوەی کەوا لە بابیان لەویان بەجیما پێویستە ماڵەکانیان بدرێتێ. جا یەکەم بیان درێت یعنی تەسلیمیان بکرێنە ئەدی باشە لە ئەساسۆ لۆ ئەو کەسە کرایتە کەفیل تاوەکو سەرپەرشتی لەسەر ماڵەکەی بکە ئەگەر بیداتەوە. نا نەک مەقسەد لێرە وەئاتووە کوزانیان دەفەرمون لێرە پێداویستی وەئاتووی بەکاردەهێنرێ ئەوش ئەوەیەکەوە پێداویستی ئیتیانەکەی تاوەکو کەنجین دەیدات و لە بەرە لە ئاتەکانی دواترێ دێ کەوە پاش ئەوەی کە وابتلوا اليتامى حتى إذا بلغوا النكاح فإن آنستم منهم رشدا فادفعوا إليهم أموالهم. کەواتە یەتیمەکان وەکو ئەو کات ئینشاءڵڵا باسی دەکەین یەتیمەکان کاتێکەوە گەورە بوون هەستان کرد دەتوانن تەسەڕوف لە ماڵەکانی خۆیان بکەن بە هەدەرینان ئەوجا فادفعوا إليهم أموالهم. کەواتە لەوێن دەرێت دەفعی ماڵەکەی دەکرێت لە بۆی دەیدرێتەوە دەستی کە زانی بخۆی تەسەڕوف بکە. بەڵام لە پێش ئەوە کە هێشتا یەتیمە، هێشتا گچکەیە، هێشتا بالغ نەبووە، لەو حاڵەتەی واتە ماڵەکەی حفظ بکە. کەواتە لێرەوە ئاتوو بە مەنای حفظکردنی ماڵەکەیتی تاوەکو لە کاتی خۆی بە تەواوەتی تەسلیمی بکەیەوە، تاوەکو لە کاتی خۆی بە تەواوەتی تەسلیمی بکەیەوە. کەواتە وآتوا اليتامى أموالهم لێرەدا بە معنای احفظوا أموالهم تاوەکو لە کاتی خۆی تدفعوا إليهم، لە کاتیەوەی کەوا گەیشتە مەرحەلەی ڕشد و زانی تەسەڕوف لە ماڵی خۆی بکە ئەوجا ئەو کاتە تەسلیمی دەکرێتەوە. ئەوە یەک. وآتوا اليتامى أموالهم لێرە ئەوەش لێوەردەگیرێت کەواتە ماڵی یەتیم ئەو ماڵە کە مولکیەتەی دەگەڕێتەوە لە بۆ ئەو یەتیمەی کە عادەتەن بە میراد لە بۆی بەجیمایە، کە عادەتەن بە میراد لە بۆی بەجیمایە و پاشانش کەسێک سەرپەرشتی لەسەر دەکاتن هەتا وەکو دەگاتە حاڵەتی ڕشد ئەوجا تەسلیمی دەکرێت. ئەو ماڵە کەواتە مادام ماڵەکە تەنسیب دەکرێت سەرەوی مولکیەتەکەی ئەو ماڵە زۆر جاران خەڵکانێک وا تێگەیشتنە ماڵی یەتیم زەکاتی لێ دەرناهێنرێ ئەگەر بگاتە حەدی زەکاتش طبعاً ئەوەش غەڵەتە، ئەوەش دەگات ئەوەش غەڵەتە. مادام ماڵەکە گەیشتە حەدی زەکات و نیسابی شەرعی کەوا دیارە هەممان دەزانین سنوورێکیەیە کە گەیشت ماڵ گەیشتە ئەو سنوورەی پێویستە زەکاتی لێ دەربهێنرێت. کەواتە ماڵی یەتیمیش بە هەمان شێوە ئەگەر چی بە خۆشی گچکەیە، بەڵام لێرەدا ئاعتیبار لە بۆ سەبەبەکەی دەکرێت نەک لە بۆ ئەو کەسەی کەوا هێشتا گچکەیە مکەلەف نیە، نە پێویستە ماڵەکەی ئەگە گەیشتە حەدی نیساب زەکاتی لێ دەربهێنرێت. وآتوا اليتامى أموالهم. ئیتر ماڵەکان لێو پارێزن یەتیمەکان. ولا تتبدلوا الخبيث بالطيب ولا تتبدلوا الخبيث بالطيب. لێرە زانایان بە دوو شێوە لێکیان دایتەوە لەناو ماڵ و لەناو ئەو مولکەیکەوە هەیتی ئیتر ئەو کەسێکەوە سەرپەرشتی لەسەر دەکا شت هەیە باشە، شت هەیە خراپە، خەبیث و طیب هەیە، شت هەیە باشە، شت هەیە خراپە. کەواتە خوای گەورە ولا تتبدلوا الخبيث بالطيب واتە بەخۆی شتێک چاچی هەیە ئەو یەتیمە. لە بۆ نمونە یعنی بابڕێن مەجموعە حیوانیان لە بۆ کڕیە یاخود مەجموعە حیوان لە مولکی بابی لە بۆی بەجیمایە. ئەو کەسێک کە سەرپەرشتیان لەسەر دەکا
بێتن لەگە حیوانی خۆی تێکەڵی بکاتن بێتن لەگە حیوانی خۆی تێکەڵی بکاتن تاوەکو حیوانی خراپی خۆی بکاتە مڵکی یەتیمەکەی چاکەکەی یەتیمەکەی بکاتە مڵکی خۆی ئەو شتە مەکەن یاخود هەر شتێکی دیکە هەر بضاعەیەکی هەیە هەر شتێکی هەیە چاک و خراپی تێدایە کاتێکەوە ئەنگۆ تەعامل لەگەڵ ماڵەکەی یەتیم دەکەن کە سەرپەرشتیان لەسەر ماڵەکەی وەمەکەن کەوا شتی خراپ کە ئی خۆتانە بیگۆڕنەوە بەشتی باشی یەتیمەکەی باشەکەی لە خۆتان بجێڕنەوە خراپەکەی بدەنە یەتیمەکەی شتی وا مەکەن ولا تتبدل الخبيث بالطيب هەندێک لە مفەسرین کە بە شێوەیەک کەش لێکیان دایتەوەش ئەوەیە ولا تتبدل الخبيث بالطيب طبعا ماڵی حرام هەمووی پیسە کەواتە ماڵی یەتیم کە لەلاتانە خواردنی بەناحەق حرامە خەبیثە پیسە خواردنی ماڵی حەڵال هەڵبژێرن کە طەیبە کەواتە مەڕۆن خواردنی حرام کە پیسە هەڵبژێرن و حەلالەکەش کە طەیبە ئەی بەجێ بێن نە مەیگۆڕنەوە ئەو شتە حەلالەکەی بخۆن پیسەکەی مەخۆن کەوە خەبیثە کە لێرەدا ماڵی یەتیمەکەی طبعا بەنیسبەتەوی حرامە بە هەردوو شێوەش لێک درایتەوە طبعا هیچ تەناقوزیش دەبین دوو تەفسیرەکەی کە نەبی ئەوە هەموو لە خۆ دەگریتن وەکو بڵێ تەوسیعی معنای پێدەگوترێ لە زمانی مفەسرین ولا تتبدل الخبيث بالطيب ولا تأكلوا أموالهم إلى أموالكم وهروها مالكاني أوان لقل مالكاني خوتان ليردا إلى بمعنى معده والله أعلم ولا تأكلوا أموالهم إلى أموالكم ليردا يأخذ هندق زانان دفرمون ليردا يتضمن معنى لا تجمعوا أموالهم إلى أموالكم ياخذ لا تضموا أموالهم إلى أموالكم كواتا مالكاني أوان مدن بال مالكاني خوتان هموي بيكو بخون مدن بال مالكاني خوتان هموي بيكو بخون ولا آتكاين دواتر يديد ياخذ لا آتكي سورة البقرة هات كأخوي قول تفرمي سبحانه وتعالى وإن تخالطوهم فإخوانكم عين لو ندرج باس ما أنكر كوا حتى وايلي هاتبو كا مالەکانی یەتیمیان بەو شێوە جودا کرد بۆ خواردنیشان جودا کردبووە لە بۆ خواردن لە بۆ یەتیمەکە خواردنش بە تایبەتیان لێدەنا ئیتر یەتیمەکان دەشتە خوارد ئەوکە خەسار دەبوو ئیتر حەڕەزەشی زۆر دروست بوو خوای گەورە فەرمووە وا مەکەن وئین تخاڵطون فإخوان ماڵەکەیان تێکەڵ بکەن لەگەڵ ماڵی خۆتان ئیتر بە ئینساف دەزانن ئەو چەند دەخوا ماڵەکەیش دیارە ئیتر لێرەدا کە دەفەرمی ولا تأكلوا أموالهم إلى أموالكم ئیتر بەو شێوەی ئەنگۆ ماڵەکەی ئەوان لا تضموها إلى أموالكم بە شێوەیەش وا تێکەڵی بکەی لەگەڵی خۆت هەمووی بخۆی بە یەکجاری بەش یەتیمەکەش لەگەڵی خۆت بخۆی کەواتە لێرەدا معنای ئەوە نییە کەوە طبعا دەبکرێ وەکو لەو ئاتی سوڕەتی ئەلبەقرە گوتمان کە خوای گەورە دەفەرمووین تخالطوا فإخوانكم خۆ کاتێکەوە ماڵەکەی ئەوان لەگەڵ ماڵی خۆت تێکەڵ دەکەن ماڵی برای خۆتە ئیتر خوای گەورە سبحانه وتعالى فەرمووی بەنیەت والله يعلم المفسد من المصلح لەوێن دەرفەرمووی خوای گەورە دەزانێت چێ بەنیەتی ئیسلاح ماڵی خۆی لەگەڵ ماڵی یەتیم تێکەڵ دەکات چێ بەنیەتی فەساد ماڵەکەی لەگەڵ ماڵی یەتیم تێکەڵ دەکات واتە لێرەدا خوای گەورە ئاگادار نیەتەکانە بەڵام لێ ئەوەی کە لێرەدا مەقصودە چیە ولا تأكلوا أموالهم إلى أموالكم کەواتە لا تضموها إلى أموالكم لتأكلوها جميعا واتە ماڵی یەتیم هەمووی مەین نەپاڵ ماڵی خۆتان بەو نیازەی کە هەمووی لە نەتیجەدا بخۆن نا ماڵیوی ئەگەر تێکەڵیش لەگەڵ خۆت بەو نیەتەی تێکەڵی مەکە کە ئەتوو ماڵیوی بخۆی بەو نیەتەی تێکەڵی بکە کەوا تیجارەتی پێ بکەی و لە بۆ ئەو یەتیمەی بیپارێزی و زیادی بکەی هەتا وەکو گەورە دەبی تەسلیمی بکەی إنه كان حوبا كبيرا هەر کاتێک بەو شێوەی تەعاملتان لەگەڵ یەتیم کرد بۆی کەوە ویستت ماڵەکەی بخۆی ماڵە باشەکەی وی بە ماڵی خراپ بگۆڕیەوە ماڵەکەی وی دا پاڵ ماڵی خۆت تاوەکو لە نەتیجەدا هەمووی بخۆی إنه كان حوبا كبيرا حوب بەمعنای ئیثم دێ واتە ئەو گوناهێکی گەورەیە خواردنی ماڵی یەتیم گەورەیە وەکو لە ئاتەکانی تر دێتن إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا خواردنی ماڵی یەتیم ئاگرە لە ناو هەناوت دەیخۆی ئاگادار بە کەواتە خواردنی ماڵی یەتیم ئەگەر وا بکەن إنه كان حوبا كبيرا بێگومان ئەوە گوناه و تاوانێکی گەورەیە وإن خفتم ألا تقسطوا في اليتامى فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع فإن خفتم ألا تعدلوا فواحدة أو ما ملكت أيمانكم ذلك أدنى ألا تعولوا
ئیتر ئەو ئاتە دیارە لە سەبەب نوزولەکەی وەکو ابن كثير رحمة خوای لێ بێ نەقلی کردیە لە حەدیثی صحیح داهاتێ کە ئیمام مسلم ڕوات کردە عوروەی کوڕی زوبەیر پرسیار لە دایکمان عائشە دەکا خوای لێ ڕازی بی دەربارەی ئەو ئاەتێ وئین خفتم ئەلا تقسطوا في اليتامى ئەگەر لەوەی ترسان عدالت نەکەن لەگەڵ یەتیم قالت هي اليتيمة تكون عند الرجل وهو وليها واتە کچێکی یەتیمە لای پیاوێکە وهو وليها ئیتر بە خێوی دەکا فيتزوجها على مالها ئیتر کە گەورە دەبی ئەو کچە دەچی هەر بەخۆی دەیخوازی یعنی کووە حاڵەتەکە طبعا کەسێک کەوا بابی دەمری ئیتریان لە لای داچی دەمنێتەوە کەسێک بابن خەڵکانی یارمەتی دەدەن یاخود بەخۆیان ماڵی خۆیان هەیە دەخۆن یان ئەوە تا داچی شمێر دەکاتەوە ئیتر ئەو کچە دەچیتە لای کەسێک ئیتر ئەو کات کەوا بۆ دیارە زۆر جاران وا هەل بۆ خێری خۆی هیچی ویژ نەبووە کچەکەی دایتە پاڵخۆی بەخێو کردێ بەڵام ئەگەر کەسێک بچی ئەو بێوژنەی بخوازیتەوە لە نەتیجەدا ئەو کچەش دەبیتە لێ حرام دەبی با بڵێن لە بەرەوەی داچی ئەو کچەی خواستیە وڕەبائیکم اللاتي في حجوركم من نسائكم اللاتي دخلتم بهن کاتێکەوە بابنی ئەو بێوژنەی دەخوازی کچەکەشی وەچی کچی خۆتی لێدێ کەواتە ناکرێ ڕۆژێک لە ڕۆژان بچی بیخوازی ئەو کچێ بەڵام لێدەوە باس لە حاڵتێک دەکە کچێک بابی مردیە داچیشی چووە مێردی کردەوە یاخود بە هەر حاڵ پێی بەخێو نەکرایە ئەو کچە لە ماڵێکی دیکە بەخێوکرایە پیاوێک سەرپەرشتی لەسەر دەکاتن کە ئەو پیاوە سەرپەرشت لەسەر دەکاتن پاشان گەورە دەبیتن ئەو کچە کە گەورە دەبیتن زۆکو دایکمان عایشە دەفەرمیتن فيتزوجها على مالها ئەو کچە ماڵی بابیشی لۆ بە پاش کەوتیە ئەو پیاوە کە سەرپەرشتی لەسەر ئەو کچە یەتیمە دەکاتن تەسەڕوف بە ماڵەکەش دەکا بەعتیبار پارێزگار لە ماڵەکەی دەکا بەڵام پاشان کە گەورە دەبی دەچی لە بۆ خاتری ماڵەکەی بەخۆشی دەیخوازی ويسيء صحبتها ويضر بها ولا يعدل في مالها کەواتە ئەو کچە یەتیمە پیاوەکە بەخۆی بەخێوی کردێ سەرپەرشت لەسەر ماڵەکەی کردێ کە کچە گەورە دەبیتن تەماحی لێ دەکات بەخۆی دەیخوازی نەک لە بەرەوەی کەوا حەزی لێ ئەو کچە بتە خێزانی نا تەماحی لە ماڵەکەی هەیە ئیتر بە خراپە هەڵسوکەوتی لەگەڵ دەکات زەرەری پێدەگەینی بە عەدالەت ماڵەکەشی ناداتێ وليس لها أحد يخاصم دونها کەسێکیش نییە بێتن دیفاع لەو کچە بکاتن فنهاهم الله عن ذلك ترخوا نهي لكردن لوا وإن خفتم ألا تقسطوا في اليتامى فانكحوا ما طاب لكم من النساء يقول ما أحللت لكم ودع هذه التي تضر بها كواتا ليرة دا خواي قول سبحانه وتعالى دفرمي أو كتسا يتيمة وكداك مع عشاد باس دكا دفرمي كتسا يتيمة لا بياويك بخيو دكريتن مالێکی هەیە ئەو سەرپەرشی لەسەرکە کچەکە گەورە دەبیتن ئەو دەوێت بەخۆی بیخواز بەس تەماحی لە ماڵەکەی هەیە مەبەستی ئەوە نییە کەوا ئەو کچە بە فعلی دەوێت بتە خێزانی و تعاملی وەکو خێزانێک لەگەڵ بکەن نە ئەو جا کە لە تەماحی ماڵەکەیتی ئیتر وەکو لە زانای تر کەوا زیاتریش ڕووی دەکەنەوە لەوانەیە مارەی یەکی وای نادات کەوا مستحق بی پاشانیش لە تعاملی ڕۆژانەش هەر زۆڵمی لێ دەکا ئەو ماڵەی کەوا لە بابیش لێ بەجیما بلەوانەیە نەیداتەوە بە تەواوەتی خوای گەورە دەفەرمی ئەگەر لەوەی ترسان عەدالەت لەگەڵ ئەو یەتیمەی نەکەن کەوا بە خۆتان بەخێوتان کردیە ئەوی مەخوازن ئەوە ژنی دیکە زۆرە بیخوازن کەواتە وإن خفتم ألا تقسطوا في اليتامى فانكحوا ما طاب لكم من النساء کەواتە مناسبەی ئاەتەکە لەگەڵ بابەتەکەی کە لە دواترێ دێ کە مەسەلەی تەعەدودە ئەو هایە ئەگەر لەوەی ترسان ئەو یەتیمەی لەبەردەستانە کە بە خۆتان گەورەتان کردیە ئەگەر ئەو بخوازن عەدالەتی لەگەڵ نەکەن لەبەرەوەی تەماحتان لە ماڵەکەی هەیە تەماحتان لە خودی ئافرەتەکەی نییە کەوە بتە خێزانتان و حقوقی بابنە ژرومێرداتی لەگەڵی ڕەچاو بکەن نە بەس لە بە ماڵەکەیتی زوڵمیشی لێ دەکەن لەو حاڵەتەی ئەوە خۆت لەو زوڵمەی بپارێزە ئەوی مەخوازە ئافرەتانی تر بخوازە ئەو جا دوی دەخوازی سێی دەخوازی یان چاری دەخوازی جا لێرە دەدێتە سەر مەسەلەی تەعەدود ئەو مەسەلەی کەوە زۆر قسەی لەسەرە ئەو مەسەلەی کەوا زۆر قسەی لەسەرە ئەوانەی کەوا با بڵێن کەسانێک غەیرە مسلمان ئەوە طبعا لە بۆوان حەدێت وەلا حەرج کەوا دەیانوێت تەعنە لەو بابەتە بدەن بەڵام بەداخەوە کەسانێک کەوا مسلمانیش سبحان الله یان ئەوەتە لەسەر ئەساسی غیرەی ئافرەتان دێن قسان دەکەن ئەوی دەکەنە مقیاس و میزان و تەرازوو یان ئەوەتە سبحان الله وەکو
بابن زانایتر بە زۆر تعبیریان لەو بەکارهێنایە دێن دیفاع لەو قەزەیە دەکەن یەک لەو ئیشکالاتان کە دروستی دەکەن دەڵێن مەسەلەی تعدد علاقەی بە مەسەلەی تعامل لەگەڵ یەتیم هەیە علاقەی بۆی نییە بە مطلقی خوای گەورە سوبحانەهو وتەعالە حەلالی کرد مع العلم وانییە مناسبەی ئەو ئاەتە باسکردنی یەتیم لەگەڵ مەسەلەی تعدد فقط ئەو هەندەیە وەکو دایکمان عایشە ڕوونی کردەوە واتە ئەگەر لەوەی ترسای کەوا ظلم لەو یەتیمەی بکەی کە بە خۆت گەورەت کردیە لە تەماحی ماڵەکەی دەیخوازی ناتوانین حقوقی لۆ دابین بکەی ئەو واز لەوی بینە خێری خۆت کردی و بەخێوت کردی و ئیتر بە بستە ڕێی خۆی ئەتووەرە ئافرەتی دیکە بخوازە ئەوجا چەند ئافرەت دەخوازی 2 3 4 ئەگەر لەوەش ترسایکەوە عەدالەت بکەی یەکەچی بخوازە کەواتە مەسئلەکە ڕەبتی بینی یەتیم ئەوە لێ بەڕاستی ئەگەر بێی بڵێ لێک لە ناو مسلمانان سوبحان الله قسە هەیە دەڵێن مەسئلەکەی تعدد علاقەی بە مەسەلەی بەخێوکردنی یەتیم هەیە مع العلم علاقەی فقط ئەو هەندەیە وچی دیکە و حکمێکی عامە فانكحوا ما طاب لكم مثنى وثلاث ورباع حكمێکی عامە و هەروها سنە و سیرەی پێغەمبەری صلی الله عليه وسلم بەڵگەیە لەسەرەوەی کەوا حکمێکی عام و علاقەی بە مەسەلەی یەتیم نییە ئیتر فانكحوا ما طاب لكم من النساء أو كوا ما طاب لكم أو كوا بيتان خوشة ما يطيب لكم أو كوا وكزانان دفن مليردا لخواستن خواي سبحانه وتعالى كذا في ما طاب لكم من النساء واتلخواستن أتوك في أنظر دفن انظر إليها تمشي بك لو بروي بزان داخو لقل نفسيتي تو يا قل نفسي قبولي دكا دير مسألة زواني مسألة شيء نسبية لو أنا لا فلانة كزوامي لا أبيدي كناشرين مهم يعني سبحان الله قال لي يكتري دتوانية تو كتمشيش هندك شكل لا هندك كس مقبولنية لا كسيش كزور مقبولة يتر كوات ناكري ببيت تمشى كردنو ببي أو كواب زين داخل قال دقون زينا بيخوازي يتر لجنية كم دوام سيم تارميش كديار أو تا زور قصة لخوي دقري ليرة دالبرت وابوني كات دوستين ببشتواني خواي جورا لواني داهاتو دين وخدمة أو بابتو بپشتوانی خوای گەورە قسەی لێ دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون